بازاڕی کۆنەکەیە لە سلێمانی. کاریگەریەکانی قەیرانی دارایی و دواکەوتنی موچەی فەرمانبەران لێرەش دیارن. ڕاڕەوەکانی بازاڕەکە بە چۆڵی دەبینرێن و دوکاندارەکان کڕیاریان کەم بووەتەوە. وەک خۆیان دەڵێن بەشێکی زۆری ئەو کەسانەشی سەردانیان دەکەن خەڵکانی هەژار و کەم دەرامەتن. کە ئێمە بە تایبەتی جومان بازارێکی تایبەتیمان هەیە، خەڵک کە هەڵەسێت لە ماڵۆیە دەڵێ بۆ بازاری لەنگەکە. ئەمڕۆ بە تایبەتیەوە کە خۆ دەیبینی بازار بگەڕێ زۆر چۆڵەوانێ ڕۆژانی تر ئەگەر بێ سەردانکەی بەدەگمە خەڵکی پیاڕوە، یعنی ئەوە گەڕێتەوە بۆەوەی کە خەڵک زۆر هەژار، ینی گێڕە بۆ ساڵی نەوەکان گێڕاوەتەوە. بەڕاستی وەزعی زۆر ناخۆشیان خوڵخانوە. کابرا پارەی پێ نایە بۆ بازار شت ناکرێ، مەعاژ نییە و ئیژ نییە ئەوەیە. ئەوانەی کە پێشترەچون دە تازە شتیان نەکرێت، ئێستا بەهۆیەوە کە پارەکەم بۆتەوە ماش دواکەوێت هێن لە بالەش کردن هەرزانتر. وەڵی بالەش ئەرە وەڵی چۆن ئەرەوەڵا کابرا تازە بڵێن بۆ منە قەمسەی لای منەکە بە چ لە زاربێت لە بازار بە دووخاتە بە سێخاتە کابرا لە ئێم نەیکرێ ناچێت لە بازار بیکرێت. هەندێک لەو کەسانەشی دێنە ئێرە خولیایان بۆ جلوبەرگ و پێڵاوی کۆمپانیا بەناوبانگەکانی جیهان هەیە، دەیانەوێت لێرە کاڵای بەکارهاتوو بە نرخێکی هەرزانتر بکڕنەوە. 5,000ەوە دەست پێەکە توان بڵم بە حەڕازجی لە 1,000 دینار و دەست پێەکە بە پێی کوالەتی و جوانی شتەکەی پاکی شتەکەی هەرەوەنێ. تۆ زۆرترینیان خەڵکی هەژارێ بۆ لاویان کەسێک کە ئام خەڵکی وەسەدیت، بەڵام ئەوانەی کە وەزعیشان باشە بە بۆنی کوالەتی و مارکەی شتەکەەوە بە دوای مارکایە گەڕێن بە بۆنی ئەوە یەنە ناو بالەکەەوە. ئەو خەڵکانی مارکە ناسن، ئەو خەڵکانەی کە شتێکیان دەوێ بەرگە بگرێت بمێنێتەوە. ئەو شانەی ئێمە کە ئەدەین بە خەڵک هەڵبەتە مارکەکانی لە ئەوروپا زۆر گرانە، خەڵکی ئەوروپاش بۆ خۆی کەمتر لێەیە چونکە لەوێ فەرقی هەیە لەگەڵ ئێرە بەداخەوە بەدەستی دوو ئەگاتەوە ئەم وڵاتی ئێمە ژی ناگەر بە تازی بگا و پێڵاوانی کە ئێمە ئیدەین بە 25,000 لە شوێنی خۆی $150 و $200 کەمتری نییە. زۆرینەی ئەو کاڵانەی لێرە دەفرۆشترێن بالەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکان. لە هەندێک شوێنی ئەم بازاڕە نرخی پارچەیەک جلوبەرگ لە 1,000 دینارەوە دەست پێ دەکات و زۆرینەی و کەسانەشی دەیکڕن کەسانی هەژار یان دەرامەت دیاریکراون، بەڵام لەگەڵەوەشدا کاریگەری لەسەر بوژانەوە و قەرەباڵغکردنی بازاڕەکە نەبووە. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.